ئەم کاتتان باش. من دکتۆر سەحەر حوسێن حەمەڕەشید دکتۆرام هەیە لە پلانت فیسیۆلۆجی کە سەرۆکی بەشی کارگێڕی پرۆژێکت کشتتوکاڵیەکانم لە کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکانی هەڵەبجە. ئەو بەشەی کە من دکتۆرام تاهێناوە بەشی پلانت فیسیۆلۆجی پێ ئەوترێت، لە واقع کار ئەندامزانی ڕووەکە، ئەو کارە وردانەی کە لە ناو خانەکانی ڕووەکە ئەنجام ئەبێت ئێمە لەسەر ئەوانە کار ئەەکەین. ئەو توێژینەوەش کە بڵاومان کردوێتەوە ئێمە زۆرتر کار لەسەر ڕووەکە دەرمانیەکانەکەین، ئەو ڕووەکانەی کە وڵاتی ئێمە دەوڵەمەندە بە بوونیان بە شێوەیەکی سروشتی لە کەژووکێوە لە دەشتەکانە و ڕووەکانەمان هەیە، بەڵام احتیمامێکی وایان پێ نەدراوەکە لە ڕووی طبیەوە هەرچەند بە شێوەیەکی سنەتی باوباپیرانمان بەکاریان هێناوە، بەڵام بە شێوەیەکی زانستیانە ئستفادەیان لێ نەکراوە. ئێمە یەکێک لەم ڕووەکانە کە گوێبەرخی پێوترێت لە لای خۆمان ناوە زانستیەکەی بیزانتیایە، ستاتیس بیزانتیا. ئەم ڕووەکە هەڵگری بەشێکی زۆر مادەی دژە ئۆکسانە. هەر لەبەر ئەوەش ئێمە هاتین لەسەر ئەم ڕووەکە کارمان کرد بە شێوازێک لە شێوازەکان چۆن بتوانین ئەم ڕووەکە کارێکی لێ بکەین کە ئەو مادە دژە ئۆکسانانە کە لە ناویان هەیە ڕێژەکەی بەرزترکەینەوە، زۆری کەینەوە تا بتوانین بۆ وەکو دەرمان بەکاری بێنین. ڕووەکی گوێبەرخ و کۆزانن لە بەهارە زۆر دەرەچێت، زۆرتر لە 100 نوعی هەیە، 100 جۆری جیاوازی هەیە، بەڵام ئەو جۆرێکە لە کوردستانە دەستەکەوێت ئێمە ڕووەکەکەمان وەستان کە لە وەرزی بەهارە بگاتە پێگەشتنی تەواو تۆوەکەیمان وەرگرت و دواتر لە تۆوەکەی هاتین لە مختبەرە کارمان لەسەر کرد بە شێوازێک کە هاتین مادە پێکاتەکانی داخلیەکەیمان دەستکاری کرد. ئەم پێکاتانە لە ڕووی کیمیاییەوە ڕووەکەکان بە شێوەی گشتی دوو جۆر پێکاتەیان لە ناوە هەیە، سێکاندەری مەتابۆلیتەکانیان هەیە و مەتابۆلیتە سەرەکیەکان. مێتابۆلیتە سەرەکیەکان ئەو پێکاتانن کە وەکو ڤیتامینەکان وەکو پرۆتینەکان کە بوونیان پەیوەستە بە بوونی ڕووەکەکەەوە، یعنی نەبوونیان ئەبێتەوە هەیەەوە کە گەشەی ڕووەکەکە بوەستێت، بەڵام سێکاندەری مێتابۆلیتەکان کە ئێمە کارمان لەسەر کردووە نابنە هۆکاری ئەوەی کە گەشەی ڕووەکەکە بوەستێت یان ڕووەکەکە بمرێت، بەڵام بوونیان گرنگە بۆ ئەوەی کە بتوانێت ڕووەکەکە بەرگری دروست کات لە خۆیان بۆ مانەوەی. لە لایەکی کەەوە وەکو گوتمان ئەم پێکاتانە کە لە ناو ڕووەکەکانە هەیە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە بۆ دروستکردنی مادە کیمیاییەکان، ئەو مادانێکە دواتر لە دەرمانسازیە وەکو پیشەسازی بەکار ئەدێت. لە ڕووەکی گوێبەرخە ئەم مادە ناوی لینالۆڵە. لینالۆل مادەیەکە کە زۆر دەوڵەمەندە بە دژە ئۆکسان، بەڵام ڕێژەکەی کەمە لە ڕووەکە. کاری ئێمە ئەمە بوو کە بە دەستکاری کڕۆمۆسۆمەکانی بین ڕێژەی ئەم مادە زۆرکەین. بە تقریباً درێژایی ساڵێک کارکردن لە مختبەر و لە کێڵگەیە توانیمان ئەم کارە بکەین، دەستکاری بکەین کە بە زمانی زانستی پێ ئەوترێت ڕۆکێکی دیپلۆئیدیە، یعنی ڕێژەی کڕۆمۆسۆمەکانی دوودانەیە، بەڵام ئێوەوان لێ کرد کە ببێ بە تێتراپلۆئید، یعنی ڕێژەی کڕۆمۆسۆمەکانمان زۆر کرد کە ڕێژەی کڕۆمۆسۆمەکانی زۆر بوو وردە و دەوای لێ هات کە لە ڕووی مۆرفۆلۆژیشەوە ئەبینراکە ئەمە دەستکاری کراوە و لەواقع ڕۆکێکی تازەمان دروست کردووە. ڕاستە هەر گوێبەرخە، بەڵام گوێبەرخە بە مەجموعەیە پێکاتەی جیاوازەوە. چۆنیەتی بڵاوبوونەوەشی لە ئەم ژۆرناڵەیە کە ژۆرناڵێکی بەناوبانگی عالەمیە و پابلیشەرەکەشی شپرینگرەکە زۆر بەناوبانگە هەڵگری ئیمپاکت فاکتەرێکی بەرزە. ئەو ژۆرناڵانە لەواقع هیچ ئەوەیان نییە کە بڵێن گرێبەستێکیان هەیە لەگەڵ شوێنێکە ڕاستەوخۆ ئەڕۆیت. ئێمە وەکو توێژینەوە کاتێککە توێژینەوەیەکەیکەین بەپێی کارەکەی خۆمان ئەزانین کە چەندێک بەرزە ئاستی کارەکەمان و لەکوێ ئەتوانرێت بڵاو بکرێتەوە. چونکە ئەمانزانی کارێکمان کردووە کە کارەکەمان لەواقع ڕۆکێکی تازەمان دروست کردووە لە ئاست بەرزەکانەوە دەستمان پێکرد، هەر لە شپرینگرەوە دەستمان پێکرد، نردمان بۆ ئەوێ خۆشبەختانە لەوێ ئەکسپتی وەرگرت و وەکو وتم بە زۆر لە توێژینەوەکان وەڵامی پۆزتیڤ نادەنەوە، زۆرینیان ڕەت ئەکەن، ڕجکتی ئەەکەن، بەڵام خۆشبەختانە ئێمە توانیمان توێژینەوەکەمان بڵاو بکەینەوە و بە شێوازی فریش، یعنی چونکە ئەنجامی توێژینەوەکانمان ئەنجامێکی باش و پۆزتیڤ بوو، پێویستی بەوە نەکرد کە ئێمە بڕەپارەیەک بدەین، هەرچەند کە بۆ زۆرینەی توێژینەوەکان بڕەپارەیەک لە توێژەر وەرەگرن اینجا توێژینەوەکەی بڵاوەکەنەوە، بەڵام بۆ ئێمە بەو شێوازە نەبوو. ئەم ڕووەکە ئەگەر بینی بێتانوکو گێلاخە لە وەرزی کە پێگەشتنی گێلاخۆوانە گوێبەرخیش هەر لە ئەو وەرزا پێگات ئەخورێت لە ماڵانە بە شێوازێکی سنەتی وەکوتم، بەڵام چۆن بە شێوازی دەرمانی سوودی لێ وەرئەگرێت بە دوو شێوازە. یەکێکیان ئەوەیە کە دەرمان سازەکانیان ئێستا لە ئەم کاری ئێمە ئەتوانن بێن ئەم ڕووەکە وشکیکەنەوە پێکاتەکەی ئەبەنە مختبەر و لە دروستکردنی دەرمانەکانە خاستەن لە مخدرەکانە کە هێورکەرەوەیان تایە
لە ئەو ڕووەکانەیە کە دژە ڤایرۆسەکان دژە باکتریاکان دژە ئیلتیهابەکان لەوانەیە هەمووی پێکهاتەی ئەم مادەکە وەک وتم ئاماژەم پێیان ناوی لینالۆڵە ئەو مادە دژە ئۆکسانێکی زۆر بەقووەتە ئەتوانرێت لە سەنعەتی دەرمانسازیە استفادە بکرێت لە ڕوویەکی کەشەوە وەکو ئەڵێم لە لای خۆمان بەکارێت وەکو خۆراک هەر ئەو خۆراکە کەڕاتە ناو جسمیشۆ ئەتوانێت بە ڕێژەیەک بگات بە جسم و کاریگەری خۆی هەبێت من تقریبا کە پرسیومە بڵێ یەکەم جار من نەمەزانیت طبعا ئەمە بە زمانی لاتینی پێی ئەوترێت لامبز ئیر لامبز ئێریش بە زمانی ئینگلیزی هەر هەمان شتەکە گوێبەرخەکە لە کوردەواری خۆشمانە هەر گوێبەرخی پێ ئەوترێت گەڵایەکی پانی هەیە لە شێوازی گوێی بەرخە کە تۆزە کوڵکنە بۆیە بەو شێوازە ناونراوە لە هەموو زمانەکانی کەشا لە ئینگلیزیە لە فارسیە هەر هەمان شتە تەرجمە کراوەتەوە ڕێک بەرخ و گوێکەی وەکو بە شێوەیەکی خۆڕسک ئەڕوێت ینی ئەوە نییە کە کاری لەسەر بەس ئەکرێت لە مختبەر وشتی شاوەکو ئێمە کردمان بەڵام خۆڕسکە لە وەرزی بەهارە خاستەن وەکو چۆن لەکوێ گێلاخە لە دەشتەکانە لە کێوەکانە بە شێوەیەکی خۆڕسک ئەڕوێت.